ئەسحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێ هیجرەتیانە کرد بە تەمای ئەوە بوون کە ڕوح و ژیان و ماڵ و سەروەت و سامانیان بکەنە قوربانی دینەکەی خوا بە ئیمانەوە هیجرەتیان ئەکرد. جا ئینسان شتێک بە ئیمانەوە نەکات زۆر جیاوازە لەگەڵ ئەوەیە کە بە ئیمانەوە بیکەی. ئێستا تۆ کە هاتووی بۆ نوێژی جمعە، تۆ یەک کە هاتووی لە ماڵ بۆ نوێژی جمعە، ئەگەر بە ئیمانێکی پتەوە نەهات بێتی، ئەگەر بە عەقیدەیەک و بیر و باوەڕێکی تەواوە نەهاتیبی باوەڕ بکەن ئەم جمعە و نیم سەعاتی جمعەت لێ ئەبێ بە بارێک نازانی چۆن لە کۆڵتۆ ببێتەوە. بەڵام ئەگەر بۆ پاداشتی خوا هاتبێتی، ئەگەر لەبەر ئەوە هاتبێتی خوای تەعالا پاداش باتەوە وەکو فەرزێک لە فەرزەکانی ئیسلام، بەڵکو یەکێ لە گەورەترین فەرزەکانی ئیسلام جێبەجێ ئەەکەی، تۆ هاتووی زیاتر لە ئیسلام تێبگەی، هاتووی زیاتر یاد بکەیتەوە ئەوەی کە تێش گەیشتویت و ئەبیستوتە دووبارە بیبیستیتەوە و تەشجیع بکرێتەوە، زۆر جیاوازە لەلات، زۆر جیاوازە. ئەم دوو کەسە زۆر جیاوازە. خەڵک هەیە جمعە ئەکاتە شوێنی خەوتن، دێلەیرە ئەخەوێ، خەڵکیش هەیە جمعە ئەکاتە شوێنی شەحنکردن و خۆتازەکردنەوە. لە ماوەی ئەو هەفتە چەندێک ئیمانی دابەزیە ئەوەندە خۆی شەح نەکاتەوە بۆ ئەوەی ئیمانی خۆی قایم کاتەوە. ئەمە دوو کەسن زۆر فەرقیان هەیە، بۆیە ئەم دەمە زەر دەبێ دەرەچێ لە مزگەوت، ئەوی تریشیان ئەوێتە بارێک حتا ئەڕاتە ماڵ بۆڵە بۆڵی تێ. ئەمە چییە و ئەمە چۆن و بۆ وابێ و بۆ وانەبێ و ئیتر لە جاتی پاداشت غەیبەت و گوناح و تاوانی تووشە بێت تا ڕاتە ماڵ سیرکەن. جا هیجرەتی شوابوو خۆشەویستەکانم، هیجرەتی شوابوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو کاتە شتێکی یادی مسلمانان خستەوە. خەڵکانێک هەبوون بەڕاستی بۆ دنیا هیجرەتیانە کرد، هەر لەو کاتەش کابرایەک هەبوو وەکو ئیبن مەسعود دەیگەڕێتەوە ئەفەرمێ کابرایەک هەبوو دڵی بە ئافرەتێکەوە بوو، ئافرەتەکە بوو بۆ مسلمان، ناوی دایکی قەیس بوو. ئەم کابرایە دووسێ جار داوای کرد بیخوازێ، ئەم قەیس وتی تا نەبیتە مسلمان شوت پێ ناکەم. کابرا بووە مسلمان، دوای ئەوە هیجرەت هاتەبان، ڕۆیش وتی ئەو من بوومەتە مسلمان، وتی بەخوا شتێتریش هات، وتی ئەی چێ؟ وتی وەڵڵا ئەبێ کۆچ بکەین، من کۆچەکەم و ئەڕۆم، ئەگەر کۆچەکەی لەگەڵ مانا بۆ مەدینە شوت پێ یەکەم، ئەگەر کۆچ ناکەی خوا حافیزت بێ. کەوتە شوێنی و ڕۆیشت بۆ مەدینە بە تەماحی ئەوەی ئەو ژنە بخوازێ. خۆ ژن خواستن نەک حرام نییە، بەڵکو ئیسلام هانیشی ئەدا، هانی ئینسان سنەتە ئینسان ژن خوازێ، بەس کۆچکردنێک لەبەر خاتری تەنها لەبەر خاتری ژنێک بیخوازی زۆر جیاوازە تۆ کۆچێک بکەی لەبەر خاتری ئەوەی ئاڵای خوا بەرزکەیتەوە. مەبەست ئەوەیە خەڵک خۆت و خەڵکیش بەهرەمەند ببن لە دینی خوای پەروەردگار. ئەم دوو کەسە زۆر زۆر جیاوازن، ڕاستە هەردووکیان یەک ڕێگایان گرتۆتە بەر، بەڵام ئاسمان و ڕێسمان فەرقیانە. لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ إنما الأعمال بالنيات وإنما لكل امرئ ما نوى فمن كانت هجرته إلى الله ورسوله فهجرته إلى الله ورسوله. هەموو کردەوەکان لە دنیاە بە نیەتە، ئەوانەی هاتوون بۆ ئەم مزگەوتە هەمووی هاتوون بۆ مزگەوت، بەڵام نیەتەکان هەمووی جیاواز دەکاتەوە. لەوانەیە کەسێک هاتبێ بۆ مزگەوت ئیسە نوێژیش نەکا، هاتوێ بەس تەنها مەبەستێکی هەبێ. ئایا ئەوە وەک ئەو کەسە وایە کە هاتبێ دروشمە گەورەکان خوای پەروەردگار زیندوو کاتەوە؟ زۆر فەرقی هەیە. إنما الأعمال بالنيات، عملەکان بە پێی نیەتە خۆشەویستەکانم، بە پێی نیەت گەورە ئەبێ، بە پێی نیەتیش بچووکە بێتەوە. چەندێ نیەتەکەت گەورە بێ ئەوە گەورە بێتەوە، چەندە نیەتەکەتیش بچووک بێ ئەوە بچووکە بێتەوە. إنما الأعمال بالنيات، و هەر کەسێکیش بە پێی نیەتەکەی پاداش دەدرێتەوە. ئەگەر نیەتت باش بێ باش، طبعا باشەکانیش فەرقی هەیە لە دەرەجەیەک و هەتا 100 دەرەجە هەتا زیاتر، هەیە یەک دەرەجەی دەسەکەوێت، دوو هەیە، سێ هەیە، دا هەیە، ئاوە بەهەشت 100 دەرەجێ، 100 پلێ. و خراپەکانیش هەروایە، خراپەکانیش پلە پلێ، بەڵام لە ناوڕاستە سنوورێکەیە ئەمە ئیتر پێوترێ خراپ، ئەمیشەوترێ باش. نیەتی چاکە و بە پێی نیەتەکە پاداش دەدرێتەوە، نیەتی خراپیش خراپە و بە پێی نیەتەکە پاداش دەدرێتەوە. لەبەر ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی هەر کەسێ لەبەر خاتری خوا، لەبەر خاتری ئەوەی بڕوا بۆ لای پێغەمبەری خوا و دینی ئیسلام بەهێزکە، ئەمە زۆر جیاوازە لەگەڵ کەسێک لەبەر خاتری دنیا، تجارەت، ژن، ماڵ و سەروەت و سامان بڕوا کۆچ بکە. ئەمە دوو کەسە زۆر جیاوازن لەگەڵ یەک.